بەناوی خۆی بەخشندە و میهرەبان بینەرانی بەڕێز سڵاوتان لەبێت لە بەرنمەیەکی دیکەی تەندروستی لە خزمەتتانم. ئێستا لە نەخۆشخانەی بەخشینم بەرنامەیەم جارەمان تەرخان کردو بۆ یەکێک لە کێشە زۆر باوەکان کە ئەویش بریتە لە کەم خوێنی یەکێکە لەو کێشانەی کە بەشێکی زۆری هاوڵاتیان ڕۆژانە بەهۆیەوە سەردانی تاقیگە و کلینیکەکانەکەن. کەم خوێنی هەمومان ئەزانین کە بە شێوەیەکی گشتی نەخۆش بێتاقەت و ماندووەکە، لەوانەیە بێهێزی و ماندووبوون و ئازار و ناڕاحەتی بۆ دروست بکە. بەڵام ئەوەی گرنگە ئایا کەم خوێنیەکەمان بۆ کەم خوێنین و هۆکاری کەم خوێنیەکەمان چیە کە لێرەدا بەشێکی زۆر لە هاوڵاتیان بە هەڵەیاچن و پێیان وایە کەم خوێنی یەک نەخۆشیە کە کاتێک خوێنت کەم بوو پێویستە دەرمانی کەم خوێنی وەربگری کە مەهەڵەیەکی گەورەیە. بەشێکی زۆر لە هاوڵاتیان سەربەخۆ بەبێ بینینی پزیشک بەبێ بە دوواداچوونی کەم خوێنیەکەی لە سەیدەلیەک دەرمان وەرەگرێ و پێی وایە ئەم دەرمانە خوێنی بەرزەکاتەوە. کەم خوێنی نەخۆشی نییە، بەڵکو نیشانەیەکە بۆ نەخۆشی، نیشانەیە بۆ ئەوەی تۆ ئاسنت کەمە، نیشانەیە بۆ ئەوەی کە تۆ غودەت هەیە، نیشانەیە بۆ ئەوەی کە تۆ ڤیتامین B12 کەمە، لەوانەیە گرفتی کەمی ڤایتامینەکانی دیکەت هەبێ، فۆلێتت کەم بێ، کێشەیەک لە مۆخی ئێسکتا هەبێ، خوا نەکردە شێرپەنجەی خوێنت هەبێ، دەرمانێکت دوای لێ کردبی، شێرپەنجەی قۆڵۆن و مەعیدەت هەبێ و وردە کەمە خوێنت لێ بڕوە. هەموو ئەمانە لەوانەیە وا بکەن کە تۆ خوێنت کەم بێ، بەڵام چارەسەری هەر یەک لەمانە تایبەتە و جیاوازە، پێویستە دوای تەشخیصکردنی بە شێوەیەکی دروست اینجا ئێمە چارەسەری کەم خوێنیەکە وەربگرین، ئەویش لای پزیشکی پسپۆڕی نەخۆشی هەناویەکان یاخود باشتر وایە پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی خوێن و لیمفەگرەیەکان. لە بەرنامەیەم جارەماندا لەگەڵ پزیشکێکی پسپۆڕی خوێن و نەخۆشیەکانی خوێن و لیمفەگرەیەکان و مۆخی ئێسک و شێرپەنجەی خوێن لە نەخۆشخانەی بەخشین باسێک لە کەم خوێنی و هۆکارەکانی و چارەسەر و ڕێنمایەکانی پزیشکی پسپۆڕی بوارەکە ئەکەین. بەڵێ خۆشەویستان، ئێستاش لەگەڵ بەڕێز دکتۆرە تاڤان ئیسماعیل مەحموود، پزیشکی پسپۆڕی کلینیکی هیماتۆلۆجی واتە پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی خوێن و شێرپەنجەی خوێن و لیمفەگرەیەکان و مۆخی ئێسک گفتوگۆیەکەکەین لەبارەی کەم خوێنیەوە. دکتۆرە بەخێربێی. باشی، زۆر سپاس بۆ ئامادەبوون. زۆر سپاس. ئەگەر سەرەتا ئەمێ لەوێەوە دەست پێ بکەین، جەنابەت کە پسپۆڕی بوارەکەی پسپۆڕیەکەتمان پێ بناسێنی، بزانین کە ئەوتێ پزیشکی پسپۆڕی خوێن و لیمفەگرەیەکان نەخۆشیەکانی خوێن و لیمفەگرەیەکان چی ئەگرێتەوە، چی ئەکەن، کام نەخۆشانە ئەبینن؟ بەڵێ پسپۆڕی کلینیکەڵ هیماتۆلۆجی واتە پسپۆڕی نەخۆشیەکانی خوێن، شێرپەنجەی خوێن، لیمفەگرەیەکان، هەروها نەخۆشیەکانی مۆخی ئێسک. بەگشتی ئەمانە بریتین لە کەم خوێنی و جۆرەکانی، ئەوانەی خوێن زۆریان هەیە، ئەوانەی هەڵئاوساون و گەورەبوونی لیمفەگرەیەکانیان هەیە، مۆخی ئێسکیان هەیە، گەورەبوونی سپڵیان هەیە، هەروەها بەگشتی ئەوانەی کە بۆ نمونە نەخۆشی خوێنبەربوونیان هەیە، زۆربەی ئەمانە بە شینبوونەوە و مەسەرەن پەڵەی ورد یەنە لای ئێمە لەسەر جسمیان. زۆر باشە دکتۆرە، کەواتە لەوانەیە بەشێک لە نەخۆشەکان کە سەردانتانەکەن سەربەخۆ خۆیان لە بەرەوەی گرفتی کەم خوێنیان هەیە یا گرفتێکیان هەیە کە گومانەکەن یەکێک لەو نەخۆشیانیان هەبێ کە پەیوەندی بە ئێوە هەیە، بەڵام لەوانەیە زۆرینەی و نەخۆشانی کە دێتە لای ئێوە لای پزیشکێکی دیکەوە بە ئیحالەیە بە ڕیفێر داوای بینینی ئێوە بکەن. بەڵێ خۆی ڕاستی و نەخۆشانی کێمە لای ئێمە ئەوانی کەیەن یان لەلایەن کە سوکاریانەوە هاتون بوون ئەو کەسە لەوانێ بێتاقەتیە بێهێزیەکی هەبێ ئەیبەنە دەرەوە تاقیگەی پشکنینی بۆکەن و ئەیهێنن بۆ لای ئێمە، لەوێ کە ئەبینین کەم خوێنیەکی یان مشکلێکی حالی لای ئێماکەن. هەنێجا لەلایەن پزیشکی پسپۆڕەوە ئەویش خۆی بۆ نەخۆشیەک چووە، دوای ئەوەی ئەو پزیشکە تاقیگەی پشکنینی بۆ کردووە دەرکەوتۆ لەگەڵ ئەوەی نەخۆشیەکەی کە هەیەی لەگەڵیش یا کەم خوێنی هەیە، بۆ شێوەیە لە ئەخیرا زۆربیانیانەوە لای ئێمە و لای ئێمە چارەسەرەکەن. بۆ منە ئەو کەسە لەوانەیە مشکلەی مەسەن خودەی دەرەقی هەبێت، سستی یعنی تەمەڵبوونی خودەی هەبێت، سیرەکەی لەگەڵ یا کەم خوێنی هەیە، یان ئەوانی نەخۆشی
بۆ نمونە میکرۆبی ماعیدەیان هەیە برینی ماعیدەیان هەیە لەگەڵ یا کەم خوێنی هەیە یان بۆ نمونە ئەوانەی نەخۆشی ژنانیان هەیە یان ئەوانەی بۆ نمونە قارسی مەسەن بڵین ماعیدەیان کردووە ئەمانە سیرەکەی کەم خوێنیان هەیە نەقسی ڤیتامیناتیان هەیە یانە لای ئێمە. زۆر باشە دکتۆرە ئەگەر بەرنامەکەمان وەک ئاماژەم پێیا لەسەر کەم خوێنیە ئەگەر جنابەت بە کورتی باسێکی کەم خوێنی بکەی کە ئەوترێ کەسێک کەم خوێنەمە بەس لە چییە؟ چ کاتێک ئەتوانی بڵێ کە ئەم کەم خوێنیە ئاساییە و ترسینیە چ کاتێک پێویستەکە نەخۆش کە خوێنی کەمە سەردانی پزیش بکە ئەگەر سەرەتا پێناسەیەکی باسێکی کەم خوێنی ئەگەر سەرەتا پێناسەیەکی کەم خوێنی بکەین کەم خوێنی واتە کەمبوونەوەی ئاستی هیمۆگلۆبین لە خوێنەکە ئەوەش بەپێی تەمەن و بەپێی ڕەگەزەکە ئەگۆڕێ بۆ منە لە پیاوە ئەبێ نسبەی ئەو هیمۆگلۆبینە لە بینی 13.5 بۆ 16.5 بێت یان لە ئافرەتانە ئەبێ لە بینی 12.5 بۆ 15.5 بێت لە مناڵیشە بەڵێ مەبەستمان هیمۆگلۆبینە لە مناڵیشە ئەگۆڕێ بەپێی تەمەنەکە بۆ منە تەمەنی 2 بۆ 6 ساڵ ڕێنجێکیان دانەوە ئەمانی ئێمە باسیەکەین ئەمەش ستاندەرێکی جیهانیە کە بەپێی ئەڕێن ئەگەر ئەو کەسە ئەوەی بەپی ستاندەری جیهانی کە باس ئەکرێت کەم خوێنی ئەوەی ڕێژەی هیمۆگلۆبینی لە خوار 12 بێت بە کەم خوێنی حساب ئەکرێت هەنێ جار ئەم کەم خوێنیە لەوانەیە خەفی بێ بە شێوەیەزێکی هێواش دەستپێکان نەکت و پڕ بێت لەو حاڵەتانە یعنی پێویستە پزیشک بیبینێ و بە دوای هۆکارەکەیدا بگەڕێت. زۆر باشە کەواتە ئەگەر هیمۆگلۆبین لە ئاستی ئاسایی خۆی ئەوەی کە دانراوە ستاندەردی جیهانیە کەمتر بوو ئەم نەخۆشە کەم خوێنە شتێکی دیکەمان هەیە هەر پێشوی بڕۆینە سەر بابەتەکانی دیکە ڕێژە زۆربەی هاوڵاتیان کاتێ باز لە خوێنەکەیانەکەن بە هیمۆگلۆبین نایڵێن کە لەوانەیە جەنابەت ئەزانی ئەمەیان زیاتر زانستیە کە بزانین هیمۆگلۆبینی چەنە چونکە زۆربەی بڕیارە پزیشکیەکان خۆتەزانی لە هیمۆگلۆبین ئەدرێت بۆ مەسەلەی کەم خوێنی بەڵام هاوڵاتیان دێن ئەڵێ ڕێژی خوێنەکەم 60 50 70 ئەمەیان چییە؟ چ ڕەبتێکی هەیە؟ خۆی ڕاستی ئەو ڕێژەی لە ناو خەڵکا باوەگینە ئەو شتە زانستی نیە ئەگەر باسیکەن ئێمە لەو کاتەیەوە هیماتۆکریتە لە دەرەوە کە بۆیانەکەن زەڕبی دوی ئەەکەن ستاندەری ئەوەش بۆ منە لە پیاوانە بێت لە بینی 40 بۆ 52 بێت لە ئافرەتانە لە بینی 38 بۆ 48 بێت پێش ئەوەی زەڕبی دوو بکرێت پێش ئەوەی زەڕبی دوو بکرێت ئەبێ ئەوە نەبێت بەڵام ئیتر ئەو شتە یعنی بووە بە باو ئەڵێ خوێنەکەم چەنە ڕاستیەوە هیچ زانستی نیە بێ ئێمە کە ئەڵین کەم خوێنی حسابی هیمۆگلۆبینەکە زیاترە. زۆر باشە کەواتە نابێ ئێمە پشکنینی خوێنەکەمان بە ڕێژە باس بکەین بڵێن خوێنم لە سەدا چلە لە سەدا ئەو نیە کە بەداخەوە بەشێکی زۆری هاوڵاتیان تا ئێستاش بەو شێوەیە پرسیاری کە پرسیاری خوێنەکەیە کا پێڵێ خوێنت باشە هیمۆگلۆبینت بۆ نمونە 13 ئەڵێ ڕێژەی چەنە زۆر باشە وەک ئەوانەشی هەریە مەلامان بۆ منە هەر باسی ئەو ڕێژەیە هەرەکەن ئێمە چونکە بۆ ڕاهاتوون یعنی طبعا بێ ڕێژەکەی هەر ڕێژەکان پێ بڵێن ئەگینا ئەوە هیچ زانستی نییە عادەتەن ئێمە ئەو هیماتۆکریتە چی کاتێ بەکارێنین ئەگەر ئەو کەسە خوێنی زۆر بێت بەڵێ بخوێن زۆری زۆر باشە دکتۆرە ئەنیمیا کەم خوێنی کە جەنابەت باست کرد کەم خوێنی چییە؟ هۆکارەکەی هەرچی بێ لەوانەیە کۆمەڵە نیشانە و ناڕەحەتی بۆ نەخۆش دروست بکە نەخۆش هەست بە چیەکە کاتێک کەم خوێنە؟ ئەگەر باسی بکەین و پۆلێنی بکەین نەخۆشیەکە بە گشتی کەم خوێنی خۆی کەم خوێنی جۆری زۆرە بەڵام بە شێوەیەکی گشتی ئەو کەسانی کە هێنە لامان هەست بە پێتاقەتی و شەکەتی و ماندووبوون و بێهێزیە کات یعنی خواردنی بۆ ناخورێت دڵی پەلەپەلە کات لێدانی دڵی زیە ئەکات هەناسەی تۆنە بێ ئەڵێ کە ئەڕۆم بە ڕێگای زوو هیلاکە بم هەنا دوای ئەوە سەرسنی ئێشێت ئەمە بە شێوەیەکی گشتی کەم خوێنی هەنێ نیشانە هەیە تایبەتە بە جۆری کەم خوێنەکە بۆ نمونە ئەو کەسانی کە نەقسی ئاسنیان هەیە لەو حاڵەتانەیە کە خوێنیان زۆر دابەزیوە بۆ ماوەیەکی دوور و درێژ بۆ منە نینۆکیان وەکو یعنی بڵێ کەوچکی دێت چاڵ ئەبێت هەنێکیان هەیە بۆ منە زەردویان هەیە ئەمە پەیوەندی بە شیبوونەوەی خوێن هەیە ئایا بۆ ماوەیە یان خوێنی وەرگرتووە هەنێکی کەش لەو جۆری کەم خوێنیانە لەوانێ بۆ منە ئیلتیهاباتێکی قورسی لەگەڵا بێت یان نەزیفێکی لەگەڵا بێت پەڵی شین لە سەرجسمی دەرەکەوێت ئەمە نیشانەیە بۆ ئەوەی ئەمە ئەو کەسە لەوانێ سزبوونی مۆخی ئەسکی هەبێت. زۆر باشە ئەوەی کە زۆر گرنگە بەلامەوە بەجددی لەم بەرنامەی باسی بکەین و هاوڵاتیان بە باشی لی تێبگەن ئەوەیە کە کاتێک کەسێک کەم خوێنە کۆمەڵە نیشانەی هەیە وەک جەنابەت باست کرد بێهێزە ناڕەحەتە پاشەوەی پشکنین ئەنجامەیە بۆی دەرئەکەوێت کە کەم خوێنە ئەم کەم خوێنیە بەشێکی زۆر لە هاوڵاتیان ڕاستەوخۆ ڕۆنە لای دەرمانخانەیەک ئەڵێ عیلاجی کەم خوێنی مەوێ کەم خوێنی بۆ خۆی نەخۆی یەک نەخۆشیە
یاخود نیشانە و ساینێکە بۆ کۆمەڵێ نەخۆشی دیکە. کەم خوێنی خۆی لە ڕاستە بە تەنها نەخۆشی نییە بڵین بۆ مۆخی ئێسک و بۆ خوێنەکە خۆی هەنێ جار بەهۆی نەخۆشی کەوەیە بۆ منەوە کووتمان ئەو کەسە لەوانێت سستی غودەی هەبێت تۆ جگە لەوەی یعنی کەم خوێنەکەی بۆ چارەسەرەکەی ئەبێ غودەکەشی بۆ چارەسەرکەی چکە ئێمە کە ئاڵێ هایپۆسایرۆید مشکلەی هایپۆسایرۆید سایرۆیدەکە چییە وا ئەکات بۆ منە کە مادەی ئیسترۆپۆیتین لە مۆخا دروست نەکات تۆ یعنی ئێمە چەنە حەپەکەشی بینێ خوێنەکەی زیاد بکەین کە تۆ یعنی سبب ڕئیسیەکە و چارەسەر نەکرد بێ هیچ ئیسفادە لەو عیلاجە ناکات بۆ منە هەندێک کەسمان هەیە میکرۆبی ماعیدەی هەیە بڵێ یعنی ئەو میکرۆبە هەتا چەند لە ناوی نەبیت و عیلاجی نەکەیت زۆر جار ئیسفادە لەو حەپە ناکات یعنی ڕاستە کەم خوێنە بەڵام کە خوێنەکەت وە بێ لەگەڵیشە سەبەبەکانی چارەسەر بکەین بۆ منە ئەو کەسە لەوانەیە نەخۆشیێکی ژنانەی هەبێت ئەڵێ خوێنم زۆرە هەنێ جار نیشانێ بۆ یعنی هەنێ نەخۆشی خراپ لەوانێ بۆ منە ئەو کەسە شێرپەنجەی ماعیدەی هەبێ کۆڵۆنی هەبێ کۆمی هەبێ یعنی ئەمە نیشانەیەکە بۆ ئەوە لەبەرەوە بە دوای بێ سەبەبەکانیان بگەڕین زۆر باشە کەواتە چارەسەر بکەین زۆر باشە کەواتە کەم خوێنی کە کەسێک تەنها ئەوەندە ئەزانێت خوێنی کەمە و پشکنینێکی خوێنی ئەنجام داوە لە تاقیگە و خوێنەکەی کەمە بە هیچ شێوازێک دەرمانی نایەنێ هەتاوەکو بە دوواداچوونی بۆ ئەکەن ئەگەر تەنانەت بە چوار پرسیاری دیکە بێت کە لە نەخۆشەکەیەکەن کە مەرج نییە وەکو خۆتە زانی بە دوواداچوون مەرج نییە هەمووی پشکنینی زۆری بێ لەوانەیە جەنابەت چوار پرسیاری دیکە لە نەخۆشەکە بکەیت بۆ دەربکەوێ هەر بە و CBC ئەنجامی خۆی هەنێ جار بەپی جۆرەکانی کەم خوێنی بەپی ئەو نیشانانی کە هەیەی بەپی ئەو پشکنینی تاقیگەی کە کردوێتی یعنی ئەمانگاتە زۆر شت یعنی ئێمە پێویست ناکە بۆ هەموو کەم خوێنیە یعنی نەخۆشی لاکەین و بیبین و بیهێنین و پشکنینی تایبەت و زۆری بۆ بکەین کامەشە بێتە لەوانێ یعنی ئیسفادێکی وای لێ نەکە بەڵام کەی هەنێ پرسیاری لێ ئەەکەیت ینی بە تایبەت لە پرسیارکردنا زۆر شتێ بۆ ڕوونەکەوێتەوە کە سەبەبەکەی چیە هۆکارەکەی چیە بۆی چارەسەری بکەیت زۆر باشە دکتۆرە ئەگەر بە کورتی پۆلێنێکمان بۆ بکەی یا بە بژاردنیش بێ هۆکارەکانی کەم خوێنی ئەو هۆکارانی بەگشتی لە کەسێکی پێگەشتوویە کەسی گەورە ساڵان لە ئەدەڵتێکە ئەبێتە هۆی کەم خوێنی چین بە پۆلێن بۆمانەکەی بە بژاردن بۆمانە بژێری خۆی جۆرەکانی کەم خوێنی زۆرن هەیەە بۆ هیچ نەقسی کەمی ئاسنەوە هەیە کەمی ئاسنەکەش یعنی هۆکاری زۆر زۆری هەیە بۆ منە لەوانەیە بەهۆی مشکلەی مەسەرەن کۆئندامی هەر سوچگەریەوە هەبێت لەوانەیە ئەو کەسە برینی ماعیدەی هەبێت یان ئەوانەی ئەسپرین وەرەگرن یان ئەوانەی بۆ منە خوێن بەربوونێکی هێواشیان هەیە ئەو کەسە هەستی پێ ناکات وەکوتم لەوانەیە برینی ماعیدا یان لەوانەیە شێرپەنجەی بۆ نمونە ئەو کەسە ماعیدەی هەبێت کۆڵۆنۆی هەبێت یعنی شتەکان زۆرن یان بۆ نمونە ئەمە باسی هینە ئەەکەین ئەوانەی نەقس کەم خوێنەکان بەهۆی ئاسنەوەیت یان هەیە لەوانەیە بۆ منە و کەسە دووگیان بێت کە لەمانە یعنی بەهۆی پێویستی زۆر بەگشتی خوێنیان ڕوونەبێتەوە بڵێ یان لە مناڵە بەهۆی گەورەبوونیانەوە بەهۆی جوڵەیانەوە ئەمانە یعنی تووشی کەم خوێنی ئەبن یان ئەو مناڵانی زۆر زوو لە دایک ئەبن یان ئەوانەی نەقسی خواردنیان هەیە یان نەخۆشی بۆ نەگەنمیان هەیە ڕیخۆڵیان هەیە ئەمانە بەگشتی یعنی پێویستە پشکنینیان بۆ بکرێت ئەمە وەکو بڵێ لەوانێ کەم خوێنەکە بەهۆی جۆری ئاسنەوە بێ هەمانە بەهۆی لەوانێ مشکلەی بەهۆی یعنی ڤیتامین B12ەوە بێ یان ترشی فۆلیکەوە بێت هەشمانە بۆ ماوەیە وەکو بۆ منە نەخۆشیەکانی سالاسیمیان یان بۆ منە نەخۆشیەکانی شیبوونەوەی خۆی ئەویژیان بەهۆی ئەنزایمەوە بێت مشکلەی لەوانەیە نەقسی ئەنزایمیان هەبێت لە لای بۆ منە خەڵک بە شێوەیەکی عام پێڵێن نەخۆشی پاقلە کە ناوەزازستەکەی جیسکسپیدیە یان لەوانە هەیە بەهۆی بۆ نمونە یعنی پەردەی خانەکەەوە بێت خانی خڕۆکە سوورەکانی خوێن کە بە سەقەتی دروست ئەبێت بۆ منە ئەو خانانە خۆی کە خانە سوورەکان کە ئەچنە بۆ منە سپڵەوە خۆی شکلیان چۆنە ئەو خانانە تەبیعی کە مۆخی ئێسک دروستێ وەکو قاپ وایە بەڵام ئەم خڕ ئەبێتەوە لەبەر ئەوە کە ئەچنە سپڵەوە سپڵ وەکو یعنی بڵێ تەنێکی بێگانە ئیشی لەگەڵەکات پەلاماریێت و ئێشکێنێت و بۆ منە ئەو کەسە لەو حاڵەتانێت تووشی شیبوونەوەی خوێن ئەبێت لەوانەشە ئاماژە بێ بۆ هەنێ نەخۆشی تر بۆ منە ئەو کەسە لەگەڵ جگەلەوەی کەم خوێنەکەی هەیە بۆ منە هەڵئەوسانی نیمفەگرەکانیشی لەگەڵایە لەوانەیە بۆ منە ئەو کەسە یان بەهۆی ئیتیهاباتەوە بێ یان بەهۆی شێرپەنجەوە بێ یان هەر هۆکارێکی تر زۆر باشە دکتۆرەکەواتە بەشێکی باشی هۆکارەکانی کەم خوێنی لەوانەیە پەیوەندی بە نەخۆشیانەوە بێت کە لە مۆخی ئێسکەوە سەرهەڵدەن و جەنابەت ئاماژەت پێەیە
بە شێوەیەکی گشتی کامانە لە هەمووی باوترە کە جەنابەت ڕۆژانە نەخۆشە بینی زۆرینەی کەم خوێنیەکان هۆکارەکەی چییە؟ بە شێوەیەکی گشتی ئەو کەم خوێنیانەی یەنە لای ئێمە زیاتر بەهۆی کەمی مادەی ئاسنۆیەت. دوای ئەوە لەوانەیە بۆ منە لە ئافرەتی دووگیانە بەهۆی کەمی مادەی ترشی فۆلیک ئەسید و لەگەڵ مادەی B12ەوە بێت ڤیتامین B12 یان بۆ منە ئەو کەسە لەوانەیە خۆی هەڵگری سالاسیمیا بێت. یعنی ئەمانە بە شوێکی گشتی یعنی کەم خوێنین. هۆکارەکانیشی وەکو وتمان ئەوانەی کەم ئاسنین لە وڵاتی ئێمە زیاتر ئەوانە کە نەقسی خواردنیان هەیە باشە، یعنی خواردنێکی باش ناخۆن کە بۆ نمونە گۆشت جگەری تیابێ گۆشتی تیابێ سڵی مریشکە سەوزە میوە ئەمانە ناخۆن زیاتر یعنی احتیمام زۆرێن ئەوەی بە تایبەت دوای خواردن یەکسەر چا قاوە یان شیر زۆر ئەخۆن و ئەمەش وا ئەکات هەڵمژینی ئاسن لە ڕیخۆڵەیە باش هەڵ نەمژرێت لەبێرەوە کە ئاستی ئاسنەکە دائەبەزێت ئاستی خوێنەکەش دائەبەزێت. کەواتە دکتۆرێکێک لە گرفتەکان کە ئێمە هاوڵاتیانی ئێمە زۆر تووشی کەم ئاسنی و کەم خوێنیە بن بریتە لە بە تەکید ئەو خاڵە زۆر گرنگە کە پێش نان و دوای نان ئەبێت چاپ بخۆنەوە یا قاوە بخۆنەوە یا هەر خواردنەوەیکی دیکە کە کافاینی تێدا بێت گرنگەکە کافاینەوە نیە؟ بەڵێ کافاینەکەی مژینی ئاسن لە ڕیخۆڵە و لە مادەیە کەمەکە کات ئەو خواردنە چەنە مادەی ئاسنیشی تێدا بێ ڕیخۆڵیان نەتوانێت هەڵی بمژێت. زۆر باشە ئەمەوەکو ئەو کەسانی کە ئاسنیان کەمە بەهۆیەوە تووشی کەم خوێنی بوون. لە هەمان کاتە باسی ئافرەتانی دووژیانت کرد بەشێک لەوانەی کە کەم خوێنن لەگەڵ یا خڕۆکەسپیەکانیشان کەمە لەگەڵ یا پەڕەکانی خوێنیشان کەمە هەندێک جار ئەبینێ زۆرینەی خانەکانی خوێنی دابەزیوە کەمە لەوانەیە ئاماژەبێت بۆ هەندێک جار بۆ یەکێک لە نەخۆشی خراپەکانی شەرپەنجەی خوێن ئەمانە زۆرن یا کەمن و ئێوە نەخۆشانەکە یان بینن دواتر چۆن ڕێنمایانەکەن. بۆ لە ئافرەتی دووگیانە وەکو باسمان کرد کەیەن بۆ منە ئەو کەسە چونکە هەر خۆی نییە بۆ منە مناڵێکیشی لە سکایە هەڵی گرتووە طبعاً بە تەکید لەبەرەوەی پێویستیپێتی ئەوانە زیاتر تووشی کەم خوێنیە بن. لەبەر ئەوانە ڕێنمایی تایبەتی خۆیانیان هەیە یعنی جگە لەوەی کەم ئاسنی هەیە لەوانەیە نەقسی مادەی B12 هەبێت لەوانەیە ترشی فۆلیکەکەی بەباشی نەخوارد دەبێت لەوانەیە خۆشی هەڵگر بێت بۆ مەسەرەن هەڵگری سالاسیمیا بێت سالاسیمیای جا بچووک بێت یان ناوەند بێت ئەوانە یعنی کەم خوێن یعنی هۆکارن بۆ ئەوەی کە مشکلی کەم خوێنیان بۆ دروست بکات لە ئافرەتی دووگیانە و کاتە کەێنە لای ئێمە چارەسەریان بۆ بکەین بۆ منە لەوانەشە هەر ئەو کەسە خۆی خوددەی تەمەڵی هەبێت هەر لە ئافرەتی دووگیان یعنی هۆکارەکان زۆرە. زۆر باشە دکتۆرە بەشێک لە هاوڵاتیان کاتێ خوێنیان کەمە کاتێ لەسەر دەرمانێکی دیاریکراون وەریەگرن هیمۆگلۆبینیان 8 دەیە داوای ئەوەکەن خوێن وەربگرن خوێنیان تێبکری ئێوە لە ڕووی زانستیەوە چ کاتێ خوێن بە نەخۆش ئێن کاتی هیمۆگلۆبینی چەند بێ و بەپێی حاڵەتەکان فەرقە کاپێ وابێ وی ڕاستی هیچ ئەوە ستاندەر نییە بڵێ کە هیمۆگلۆبینی هەش بێت یەکسەر بچی خوێنی تێ بکەیت و هیچ زانستیش نییە ئەبێت تۆ یەکەم شت سەبەبەکەی بزانی. وەکو وتم ئەو کەسە هیمۆگلۆبینی هەشتە نەقسی مادەی ئاسنی هەیە ئێمە لەم حاڵەتانەیە عیلاجی بۆ دائەنێ تۆ چکات تۆ مشکلی کەم خوێنەکەت پێێندەی بە نەقسی مادەی ئاسنەوە هەیە کە مادەی ئاسنەکە و بەرز بۆ خوێنەکەش احتیاجی بەرزە بێتەوە یان ئەوە تا لەوانێن تۆ مشکلی ڤیتامین B12 هەبێ یان ترشی فۆلیکەکە و کووتمان ئەمانە هەمووی هۆکارن یعنی ئەوە زۆر هەڵەی یەکسەر ئەچەند خوێن ئەکەنە نەخۆشەکەەوە ڕاستی خوێن تێنکردن خۆی مشکلەی زۆری هەیە تۆ ئەو خوێنە وەرئەگری ئەو کەسە لەوانێت تووشی حساسێتێکی زۆر بەقوت بێ حساسێتی بۆ ئەو کەسە لەوانێت تووشی هەناسەتوونێکی زۆر بکە یان دڵپەلەپەلیان دڵی سس بکە یان تووشی حساسێتێکی بەقوتی بکە ئەم کەسە پێویستی بە عینایە بێت هەنێ جارە بێتە هۆی شیبوونەوەی خوێنەکە کەوا کات یعنی بەهۆی ئەو خوێنی وەریگرتۆ هەنێ جار نەخۆشەکە لە دەست ئەیت ڕاستی ئەوە زۆر هەڵەیە یعنی خوێن تێکردن ئەبێت تۆ پێش هەموو شتێ بە دوای سەبەبەکەیە بگەڕیت ئەوەی ڕاستی زانستێت. زۆر باشە کەواتە ئەگەر سەبەبەکەی ڕوون بوو و هیمۆگلۆبینەکەی زۆر لە خوارەوە بۆ هەندێک جار پێویستەکە بە ناچاری ئەوانەی کە بۆ نمونە نەخۆشی شێرپەنجەییان هەیە هیمۆگلۆبینیکەیە تا حوت ئێمە لە حوتە خوێنیان تێ ئەەکەین چکە ئەوە وازەحە بۆ نەیەکێ عملیاتێکی گەورەی بۆ ئەکرێت ئەزانی پێویستی بە خوێنە پێشەوە تەحزیر کراوە خوێنی تێ ئەەکەیت بەڵام بەهۆی کەمی نەقسی بۆ نە ڤیتامین B12 و نەقسی مادەی ئاسن ئەمانە هیچ زەڕور نییە لەم حاڵەتە بوون ئەگەر ئەو کەسە زۆر زەڕور بێت کە بمانێ خوێنەکەی زۆر بەرزکە زوو بەرزیکەینەوە بۆ نە ئەگەر هیمۆگلۆبینی 7 و 8 بێ ئەو کەسە دووگیان بێت لە ناوەڕاستی
حملەکەیا بێت یان لە ئەخیری حملەکە بێت لەم کاتەیە ئێمە دەرزی بۆ دائنی نەکحەت ئەمە یعنی یان ئەو کەسانی بۆ نمونە نەخۆشی دڵیان هەیە باشە خوێنەکەی زۆر دابەزی بێت لەبەرەوەی دڵپێویستی بەوەی بەردەوام ئیشکات و چالاک بێت لەم کاتەیە ئێمە عیلاجی ئاسنەکەی بە شێوەی دەرزی بۆ دائنی یعنی پێویست ناکە لەم حاڵەتانەیە خوێنی تێ بکەیت. باشە دکتۆرە بە شێوەیەکی گشتی ئەوەی کە زۆر باوە خۆتەزانی لە کۆمەڵگەی ئێمەیە بریتە لە کەم خوێنی بۆی کەمی ئاسن هەندێک زیاتر لەسەر ئەوە دوین بەڵام پاش ناوبڕێکی کورت خۆشەویستان ناوبڕێکی کورت وەرەگرین وەگەڕێنە وڵاتە. بەڵێ خۆشەویستان بەردەوامی لەگەڵتان لەگەڵ بەڕێز دکتۆرە تاڤان ئیسماعیل پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی خوێن و لیمفەگرەکان. زۆر باشە دکتۆرە باز لە کەم خوێنیەکەین بەهۆی کەمی ئاسن بە شێوەیەکی تایبەت وەکو چارەسەر ئێوە چۆن چارەسەریانەکەن؟ دوای ئەوەی کە نەخۆشیەکە یعنی تەشخیص بوو کەوتمان ئەم کەم خوێنیە بۆی کەم خوێنی یعنی مادەی ئاسنۆیەت بڵێ ئێمە ئەو نەخۆشانی کێمە لامان یعنی چی کاتێ پێویستی بە حەبە چی کاتێ پێویستی بە دەرزیە. بەڵێ ئەمە لە نێو هاوڵاتیانە زۆر باوە بەشێک لە هاوڵاتیان خۆیان سەر بەخۆڵێ من حەب بەکار ناهێنم دەرزی بەکارهێنم بۆ مەعیدەم خراپە حەبەکە یا هەندێکیان باز لەوەکەن کە دەرمانەکە سوودیان لێ نەبینیوە خوێنیان هەروەکو خۆیەتی. بەڵێ بۆ ئەوانەی کە حەب وەرەگرن بوون ئەگەر ئەو کەسە ماعیدەی باش بێت ئازاری نەبێت یعنی موشکیلەی قورحەی ماعیدەی نەبێت احتیاطی ئەتوانن حەپەکە وەرگرن بۆ ماوەی 4 بۆ 6 مانگ کە بە تەواوەتی ئێمە بمانێ ئەو ئاسنەیە بەڕاستی ئەو ئاسنە یعنی بگاتە ئەو ئاستی کە ئەمانوێت ئەبێ بەلایانی کەم 4 بۆ 6 مانگ وەریگرن بۆ ئەوەی ئاسنی خەزمکراو لە مۆخی ئێسکە ئەوەی ئەمانوێت ئەو ڕێنجە یعنی بگاتە ئەو لیڤڵە ئەمانە ئەبێ حەب وەرگرن بەڵام هەنێ نەخۆش هەیە یەتە لامان یعنی هەستەکەی ئەڵێ ئەمە پێویستی بە دەرزیە ئەوانی کە دەرزی وەرەگرن بۆ نەو ئافرەتانی دووگیانن لەبەروی کەم خوێنەکان زۆر زۆرە بۆ نمونە ئەگاتە 8 هیمۆگلۆبینیان لە ناوەڕاستیان ئەخیری حملەکەی ئەمە دەرزی لەمانەیە بەکارێنی بۆی ئاستی خوێنەکان زوو بەرز بێتەوە یان ئەوانەی وتمان نەخۆشی دڵیان هەیە ئەمانە یان ئەوانەی بۆن منە قارسی ماعیدەیان کردووە ئەمانە هیچ ئیسفادە لە حەب ناکەن چکار لەبەر ئەوەی ئێمە وتمان ئەو حەپەیکە ئەی خوات ئەمژرێت لە ڕیخۆڵایەتۆ کە لە ڕیخۆڵە و لە ماعیدە کە تۆ ئەو قارسە و کردبێ ئیتر تەواو یعنی مژین نامێنێ لەبەرەوەی هیچ ئیسفادەی لێ ناکات یان ئەوانەی نەخۆشی درێژخایانی گورچیلیان هەیە بەردەوامن لەسەر خەسل ئەمانە پێویستە بەردەوام دەرزی وەرگرن ئیسفادە لە حەب ناکەن ئەمانن بە شێوەیەکی گشتی یان ئەوانەی کە ئیسفادە لە حەپەکە ناکەن یان هەیە بۆ لەوانەیەڵە تااقەتم نییە بە زۆرە ئێمەش لەو کاتەیە ناچارین دەرزیەکەی بۆ بەکاربێنی. زۆر باشە دکتۆرە هەندێک لە هاوڵاتیان وەک باسم کرد ئەڵێن ئیسفادە لە حەبەکە ناکەن تەبعاً کە ئەڵێن حەب شێوازەکانی دیکە کە بە شێوەی ساچێتێک گیراوەیە کە هەر ئۆڕەڵی بەکارهێنرێک بڵێن جاروا بەکو شروبێکی بچوو وایە هەر لە قانونەکەی حەبی بەسەرا جێبەجێ بێ ئەوی دیکان دەرزیە ئەمانە بۆچی ئیسفادە لە حەبەکە ناکەن و ئێوە ڕێگای دیکە چیتان هەیە بووی؟ ڕاستی ئێمە ئەبێ ناوەزانستێکە بەکاربێنین و ئەو جورعی بەکاری ئێهێنین نەک ئەوەی بۆ منە هەنێ مارکێتین هەیە کە لە بازاڕەکانە بەکار ئێهێنرێت ڕاستی ئێمە ئەمانە بەکار ناهێنین و من خۆم ئەو عیلاجی کە ئینوسم ئەبێ ناوەزانستێکەکەی بنووسیت یعنی تۆ بۆ نەفیرە سەڵفەیتەکە ئەنووسیاڵی 200 میلیگرام ئەمە 67 تایە بۆ منە ئەوەی هەیە ئەیخواتەوە یعنی هاتووە بۆ لام هەستەکەی 28 میلیگرامی تایە تۆ بێ 67 میلیگرام یعنی لە ڕیخۆڵا بمژرێت بۆیە ئەوانەی کەیەتە لامان سیرەکەی ئەڵێ ئاسنەکەم زۆر باش نەبوو من ئەم دەرمانە ئەکڕم زۆر گران و هیچ ئیسفادەم لێ نەکردووە مشکلە ئەوەیە هەنێ جار ئەوانەی کە ئیسفادە لە حەپەکە ناکەن بۆ نە لەمانایە یعنی چارەسەرێکی تەواوی پێویستی وەرنەگرتووە لەوانەیە بەهۆی نەقسی ئەو دۆزەوە بوو بێ ئەو جورعی کە وەری گرتووە بە تەواوەتی بۆ ئەوەی بۆ منە ئاسنەکەی بۆ ڕێکاتەوە بەڵام هەنێ جار ئەوانەی کە بۆنە ئیسفادە لە حەپەکە ناکەن لەوانەیە بۆنە شتێکی کەی لەگەڵا بێت نەقسی ڤیتامین B12ەکەی لەگەڵا بێت یان نەقسی ترشی فۆلیکەکەی لەگەڵا بێت یان لەوانەیە بۆنە ئەو کەسە هەڵگری سالاسیمیا بێت یان لەوانەیە ئاماژە بێ بۆ نەخۆشیەکی تر کە ئیسفادەی لێ نەکردووە بە تایبەت لەو ئافرەتانەی کە بۆنە لە سوڕی ماڵانە لێبوونەتەوە یان بۆ منە لە پیاوانە سیرەکەی نەقسی ئاسنیان هەیە ئەمانە لەوانەیە ئاماژە بێ بۆ ئەوە شەرنی ئەمە لە سایاسە بێت لەوانەیە شێرپەنجەی بۆ منە کۆڵۆنی هەبێ ماعیدەی هەبێ دوانزەکری هەبێت
لەم کاتانە ئێمە بێ بینێرین بە دوای سەبەبەکانە بگەڕین بزانین لەوانەیە ئەم کەسای نێرین بۆ لای کۆندامی هەر سوجگەر بۆ ئەوەی نازۆری ماعیدە و نازۆری کۆڵۆنمان بۆ بکەم زین سەبەبەکەی چییە زۆر باشە دکتۆرە یان وەکوتم ئەو کەسەش لەوانەیە وتمان هەڵە دایگنۆسیسێ هەبێت لەوانەیە چاو قاو بخوا پێش بەڵێ یان عیلاجەکە ئەوەی بە باشی بەکاری نەهێناوە ئەوەشمان زۆرە هەیە جورعەیەکی باشی بۆ بەکار ئەهێنی نەخۆشەکە ئەڵێ تااقەتی نەبوو بەکاری ناهێنێت ئەم هۆکارانە زۆرن یان ئەوەی خوێنبەربوونێکی هێواشی بەردەوامی هەیە یعنی ئەو کەسە نایبینێت بۆ منە لەوانەیە لە فەحسی میزان فەحسی پیساییە بیبینێت ئەمانە هۆکارن بۆەوەی کە ئیسیجابی نەبێ بۆ عیلاجەکە زۆر باشە دکتۆرە ئەمە بە شێوەیەکی گشتی وەک دەرمانەکان بەڵام باس لەو هۆکارانە کرد کە واکات ئەگەر چی دەرمانەکەش بەکاربێنێ بەڵام خوێنەکەی هەرکەمە وەکو ڕێنمایی خۆراکی و خۆراکانی کە بە نەخۆشەڵێن بێخوات بۆ ئەوانی کە ئاسن و خوێنیان کەمە چییە؟ بە شێوەیەکی گشتی ئەوەی باسی بکەین ئەبێ زۆر ئیحتیمامێکی زۆر بە سەوزە و میوەکان بێت یعنی سەوزەکان هەر هەمووی بە تایبەت کەوەر تەڕەپیاز و بۆ لایانی خواردنیش گۆشتی سوور زۆر باشە سنی مریشک بێت جگەر بێ ئەمانە و تا ئەتوانێت بۆ نمونە ئەو خواردنانی کە ئەی خوات کە مادەی ئاسنیان تایە وەکو باسمان کرد نابێ یەکسەر چا یان قاوە یان شیر بک بەسەریە ئەمانە مادەی کافاینیان تایە مژینی ئاسن لە ڕیخۆڵە و لە ماعیدەیە کەم ئەکاتە ئەمانە هەنێ جار هۆکارن یعنی تر بۆی تۆ بەردەوام کەم ئاسنی و کەم خوێنی بیت لەبەرەوە ئێمە ڕێنماییمان ئەوەیە یعنی یەکسەر چا نەخۆنەوە هیچ نەبێ با سعاتێکی پێ بچێ سعاتێ دوای ئەوە ئەتوانن سند چا بێ قاوە بێ شیر بێ بابی خۆن و هەنێک کەس ئەوانی کە ئیسفادە لە حەپەکە ناکەن داوای دەرزی ئەەکەن بۆ منە ئەو کەسە خۆی لەوانەیە ئەم شتە جینات بێ میوتیشن بێ لەو کەسای ڕوویا بێت پێوترێ ئایرن دیفشنسی ئایرن ڕفراکتەری ئەنیمیا ئەم کاتانە لەم کاتیا بێ ئەو نەخۆشە بەس دەرزی وەرگێ ئیسفادە لە حەپەکە ناکات کەواتە ئەمەش هۆکارێکی دیکێ لەوانی کە حەبی ئاسنیش بەکاردێهێن و ئیسفادی لێ ناکەن لەو کاتیا بێ بەس عیلاجەکە بە شوێکی ئاسن بێت حەبەکە باسەوە کرد 4 بۆ 6 مانگیەوێت تاوکو وردە ئاسنەکەی بێتەوە نۆرماڵ دەرزیەکە چەندێک کاتیەوێ دەرزێکە بەپی نەوعەتی دەرزەکە ئەگۆڕێ هەنێ دەرزیمان هەیە فێڕی ئینجێکتەکە فێڕی کاربۆکسی ماڵتۆز ئێمە عادەتەن کە ئەمانە ئەنووسین ئەوەی باشە ئیسفادی زۆر لەیەکە حساسەتێکی کەمتر دروستەکە هەنێ جار بە یەک جورعە کە لە ماوەی 15 بۆ 30 دقیقە وەریەگرێ ئەو کەسە بە شێوەیەکی کانولا تەموغەزیەوە ئەو کەسانە یەک دۆزیان بەسە کە وەریەگرن ئەگەر دوای هەفتەیە فەحسیان بۆکەینەوە بزانین پشکنینەکەی چۆن بووە خۆشببختانە وایەنەی هاتوون نەتەلامان پشکنینەکانمان بۆ کردوونەتەوە ڕێژی ئاسنیان زۆر بەرزبووەوە خوێنیشیان زۆر زۆر باشوە دوای ئەوە پێویست ناکات وەری بگرێتەوە و بەس ئەوەی ئەڵی دوای 3 مانیتە یەک CBC یان لەگەڵ فەحسێکی ئاسنمان بۆ بکەنەوە بەڵام هەنێ نەوعەتی کە هەیە بوون نە هەفتانەیە وەری ئەگریت ئەویش بۆن منە تۆ ئەبێ کاڵکولیشنێکمان هەیە ئەبێ ئەو حساباتی بۆ بکەین بەپی دۆزەکەی عینێ زۆر باشە یەک پرسیار لە کۆتایی یا و کۆتایی بە بەرنامەکە هێنم هەڵە تێگەشتێکی لە نێو هاوڵاتیانە کە زۆر بۆ نمونە بە مناڵەڵێن یا بە گەورە هەڵە تۆ خوێنەکەمە پاقلە مەخۆ تۆ خوێنەکەمە ینی کۆمەڵی خواردن باسەکری لێ خوێنت کەمە کاتەوە هیچ خواردنێکمان هەیە خوێن کەم کاتەوە بەدەر لەو کەسانەی کە نەخۆشی پاقلیان هەیە و لەوانەیە پاقلەکەوای لێ بکە خوێنیشی ببێتەوە بۆ کەسی ئاسایی کە ئاسنی کەمە خوێنی کەمە هیچ خواردنێکمان هەیە کە خوێنی کەم کاتەوە بەنسبەت ئەوانی کە پاقلەیان هەیە ئەوە بەس ئەوەیە یعنی تۆ ناتوانانی بڵین بە هەموو کەس بڵین پاقلە مەخۆ خوێنشی ئەبێتەوە تووشی کەم خوێنیە بین ئەمە بەس تایبەتە بەو کەسانەی کە مشکلی بۆ نە ئەو ئەنزایمیان هەیە لە جسمیانە کە پیانوتێ جیسکس نەخۆشی پاقلیان هەیە بەس بەوانە لە لای خۆمان پێوتری نەخۆشی پاقلە ئەگینا پاقلە بۆ یعنی خەڵکی ئاسایی کە نەخۆشی کەم ئاسنی هەبێت یان نەخۆشی بی12 هەبێت ئەمە شتێکی خڵەیە یعنی ئێمە قەت پیان ناڵین پاقلە مەخۆ یعنی خواردنەکانشۆکو باسمان کرد ئەوانەی بۆ نەقسی ئاسنیان هەیە بۆ وەکو وتمان چا قاوە شیر یەکسەر مەخۆرەوە دوای خواردن احتیاتی هیچ کاتێککە بێتوانێ بیخوا بەڵام کە عیلاجەکەی وەرگرت سعاتێ دوای خواردنەکە ئێمە ڕێنمایی ئەویان ناکەین یەکسەر ئەو خواردنانە بخۆن زۆر باشە دکتۆرە ئەگینا احتیاتی ئەتوانن ئەو خواردنانەکەی بیانوێ بیانخۆن بەس ئەوەی لە کاتی عیلاجە و سعاتێکیش دوای نانخواردن زۆر باشە دکتۆرە تاڤانی ئیسماعیل مەحموود پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی خوێن سپاس بۆ ئامادەبوون زۆر سپاس بۆ ئێوەش زۆر سپاس خۆشەویستان بەرنامەی تەندروستی ئەم جارەمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی دیکە تەندروست بن هیوادارم هەرگیز کەم خوێن نەبن خواتان لەگەڵ